گفتوگویەکی کراوەیە دەربارەی مافی کرێکاران و یاسای دەستەبەری کۆمەڵایەتی باس لەوە شیاری و داواکردنی ماف دەکرێت کە پێویستە ئەم کرێکار بەدەستی بهێنێت هەم خاوەنکار ستەم لە کرێکار نەکات. لاوازە لەلایەن خاوەنکارەکانەوە چونکە نازانیت خاوەنکارەکان من خۆم 5 ساڵ لە خاوەن کارم کردو لە زۆر لە دوکانی شیرینی لە دوکانی پیزا ئەوانە کارم کردو جاری وا بۆ کاری ئیزافی ئزیایشی پێ کردوم هەستم بەوە نەکردووە کە من بڕۆم لێ پێچینەوەیەکی لەگەڵا بکەم شکات بگەێنمە یاسای خۆمەوە جاری وا بۆ خۆی چۆ بۆ ئێران خاوەنکارەکە لەگەڵ کرێکارێکی ترە تاقێکی تر ئیشی زیامان کردو زۆر ناخۆشە سەبیرەکەمەوە ئەڵم خۆزگا هەموو خاوەنکاری ئاوا بێوجدان نەبێت. ماوەیەکە لە هەڵەبجە بەڕێبەراتی دەستەبەری کۆمەڵایەتی کراوەتەوە زیاتر لە 1000 کەس لە کرێکار و کارمەندی کەرتی تایبەت دەستەبەر کراون. داواژ لە کرێکارانی کەرتی تایبەت و کارمەندانی شوێنە تایبەتەکان دەکرێت خۆیان لە دەستەبەری کۆمەڵایەتی تۆمار بکەن تا مافە دارایەکانیان بۆ داهاتوو مسۆگەر بکرێت. وەختانە دیبێتێک و ئەم کۆبوونەوەی ڕێکخرا لە نێوان خاوەنکار و کرێکاران و هەردوو بەڕێوەبەرایەتیمان سوودیاندی ئاگادارکردنەوەی کرێکار و خاوەنکار و شاکردنەوەیان بە یاساکان گرنگی یاساکان چییە بۆ ئەوەی لە ئایندا کرێکاران سوود ببینن لە یاسای کار و کاروباری کۆمەڵایەتی و دەستەبەری خۆیانکەن سبەی وەکو هەموو خاوەنکارێک ئەمانیش مافیان هەبێت وەکو هەموو ئەو کەسانی کە لە کەرتی گشتی دامەزراون خانشینە بن ئەمانی سوود لە خانشینی وەربگرن. لێپرسراوی لقی هەڵەبجەی سەردیگای کرێکاران دەڵێت خاوەنکارەیە بە دوای کەسانێک دەگەڕێت بە پارەیەکی کەمتر کار بکەن و ڕێژەی بێکاریش لە پارێزگاکە بەرزە. ڕەوشی کرێکار بڵێم لە هەڵەبجە بە تایبەتیان لە ڕەوشێکی باشانێت تەنانەت بۆ مەسەلەی ئەو موچەیەشی کە دانراوە کە حکوومەت هێرێن بەڕێوەبەراتی کار وەزارەتی کار 350,000 دانەوە کرێکار لە هەڵەبجە ئەو 350,000 وەرناگرێ لەوانەیە بە 150,000 لەبەروی دەستی کار لێرە زۆر و ئیشیش کەمە ناچارە بێ بۆ 150,000 کارەکەی خۆشی بکات. بەهۆی نەبوونی چاودێری ڕاستەقینەی حکوومەت بەسەر خاوەنکارەکان و جێبەجێنەکردنی یاساوە دۆخی کرێکاران لە هەرێمی کوردستان خراپە لەلایەک بە پارەی کەم کاریان پێ دەکرێت لەلایەکیش پێداویستەکانی خۆپاراستن و سەلامەتیان لەسەر کار بۆ دابین ناکرێت ناوەشیاری خۆیان و کەم تەرخەمی حکوومەت دوای کردووە کرێکاران بە زۆرێک لە مافەکانیان نەگەن. ساما فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.